ئێمە دڵگیرانی بۆ کارە ساحە سروشتیان ناڕاحەتەی کە بەسەر ئێوە هاتووە وەکو خەڵکی چەمچەماڵ وەکو شوێنەکانی تریش لە پێناوی مرۆڤایەتیە لە پێناوی ئەوەی کە بتوانین ئەرکێک یان خەمێک یان پێداویستیەک بتوانین لایەن خۆمانەوە ئەویش لە دەستی خەڵکەوە خەڵک پارە کۆکاتەوە بۆ مانگی سووری کوردستان مانگی سووری کوردستانیش لەکوێ پێویستی پێ بێ لەوێ هەرکی خۆی پێکێنێت و ئەمڕۆ زۆر سپاسی مانگی سووری کوردستانەکەین بۆ ئەو هاوکاریی بۆ چەمچەماڵی نارد زۆر پێویست بوو بۆ چەمچەماڵ بۆ خەڵکی فەقیر و هەژار و لێقەوما و بەرکەوتەی ئەم لافاوە حاڵەتێکی زەرور بوو سروشتی بوو بەسەرمانە هات زۆر سوپاسانەکەین دەستان خۆش بێ ئامانەتەکەتان گەشتە شوێنی خۆی داواکارین هاوکاری زیاتری بە شوێن نابێ وەک نوێنەرایەتی مانگی سووری کوردستان ڕاستی وەک ئەمانەتێک ئێمە توانیمان ئەو هاوکاریەی گەشتە دەستمان بیگەینە هەر چەمچەماڵ و شۆڕش و تەکیە و ئاغجەلەر وانەی کە زیانیان لێکەوتوانەی کە کەم دەرامەتن بۆیە بە پێویستمان زانی ئەو هاوکاریەی کە لەلایەن مانگی سووری کوردستانەوە هاتووە توانیمان بگەێنە هەر یەک بەدەستی ئەو کەسانەی کە زەرەرمەند بوون لە هەمان کاتیشدا سپاس و ڕێزمان هەیە بۆ ئەوانەی کە هاوکاری مانگی سووری کوردستانیان کردووە لە هەر جێیەک بە دینارێکیش بوو بێ بە دۆلارێکیش بێ بە سنتێکیش بوو بێ توانیویانە لە ئاستی نەهامەتی گەلەکەمان لە هەر جێگەیە کە نەهامەتی بەسەرادێت ئەوان خۆیان بە بەرپرسیار بینیوە ئێمە سپاس و ڕێزمان بۆیان هەیە و جارێکی کە نمونەیان زۆر بێ و بتوانین گەلەکەمان لە نەهامەتیەکان ڕزگار بکەین جارێکی کەش وەکو نوێنەرایەتی ئێمە لە باشووری کوردستان بە تایبەتی لە چەمچەماڵەوە سپاسی یەک بەیەکی ئەوانەیەکەین کە بەشداری مانگی سووری کوردستانیان کردووە و ئێمەش ئامانەتەکانمان وەکو پێویست گەیانۆتە شوێنی خۆی و لە ئاستی خۆیدا و ئەوەش پێویستیەکی گرنگە بۆ گەلەکەمان خۆی گەورەی بیان زەڕەتان کە خۆی گەورەی نمونەتان زیاد کە یاخۆی بیان زەڕەت بن برام زۆر سپاسانەکەین زۆر شێکی باش و هاوکاریە بۆ مسلمانان زۆر چاکە دەستان خۆش بێ خۆی گەور لێتان ڕازی بێت لەخوا بەزار بە مانگی سووری کوردستان لەخوا بەزار بێ خێرخوازەکانیان گەیاندە دەست ئێمە داوا لە هەموو خێرخوازانەکەین بۆ لافاوەکەی شاری سلماڵ فریای ئەم خەڵکە بکەون لەخوا بەزار بێ زۆر باشە ویسە مانگی خێری کوردستان گەیە دەستمان وەڵی هەچەنێ یارمەتی یەک بدەین هێشتا کەمە چۆن گشتمان یەک پارچێک و یەک گشتمان کوردی وەکو یەک بەڕاستی لەم لافاوە خەڵکە زۆر لێ قەوماوە فەقیرە زۆر ینی خان و ماڵ و گشتی تیا چووە وڵای ئەمە دەستخۆشییان لەکەین داواکارین بەردەوام بن لەسەرم فەقیر و هەژارانی ئەم خەڵکی کە بەر لافاو کەوتووە ئێمە زۆر سپاسیانەکەین دەستخۆشییان لەکەین نمونەیان زۆر بێ بە تاکی دەوت شتێکی گرنگە بێ بە تایبەت هاوکاری خەڵک بکەن لە کاتی گرنگە لە کاتی لافاوە لە کاتی زۆر شتەکانە هاوکاریکردن زەرورەت خۆی لە حاڵەکاتی زەرورەت وا باشترە لە هەموو شوێنەکانە هاوکاری هەچ شوێنێک لێ قەوما و بەشبەری لافا و یا بەرد هەنێ شەڕ و مەزەل هەنێ شت بکەوێت چایستەی ئەوەیە کە هاوکاری بکرێن بەڵێ مانگی سووری کوردستان هەستاوە بە هاوکاریکردنی زیانەکەوتوانی چەمچەماڵ ئێمە ژۆک و گروپێک بە نوێنەرایەتی مانگی سووری کوردستان هاوکاریەکانمان گەیاندووە بە زیان لێکەوتوانی شارەکە و وەکو خۆم دەستخۆشی و بە ناوی گروپەکەشەوە دەستخۆشی لە هەموو ئەو خەڵکاناکەین لە هەر جێگەیەک لە هەر شوێنێک کە هاوکاری مانگی سووری کوردستانیان کردو بۆ ناردنی هاوکاریەکانیان بەڵێ زۆر گرنگە کە لە هەر جێیەک لە هەر شوێنێک هاوکاری مانگی سووری کوردستان بکەن وەکو هاوکاریشیان کردو بەس بەردەوام بن هیوادارین بەردەوام بن لە هاوکاریەکانیان بۆی مانگی سووری کوردستانیش هاوکاریەکانی بگەێنێ بە هەر شوێنێک کە زیانی لێکەوێ پێداویستیەک بتوانین لایەن خۆمانەوە ئەویش لە دەستی خەڵکەوە خەڵک پارە کۆکاتەوە بۆ مانگی سووری کوردستان مانگی سووری کوردستانیش لەکوێ پێویستی پێ بێ لەوێ هەرکی خۆی پێکێنێت و